لخزمەتانین ئەچینە خزمەت یاسین تەها بەڕێستان فەرمون. السلام عليكم باش مامۆستاگیان ئەم کاتت باش عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله. سلامەتبی زۆر سپاس هەر بشیت. سەلامەتی وەڵڵاهی مامۆستاگیان دەستان خۆش بێ ئەلحەقی ماشەڵڵا کورسێکی چڕ و پڕە هەروەکو خۆتان ئێڵێن مەجای هیچ چی بۆ نێشوونێتەوە جا خۆی ئەوە پۆینتە سەرەکیەکەیە ئەلحەقی شتێکی زۆر باشە. وەڵی مامۆستاگە بکرێت بە کورتیت باسی شتێکی خۆم بکەم. مامۆستا من 2020 تا 2022 بابەتی تەکنۆلۆژی و زیرەکی دەستکرد و ئەم بابەتانە بڵاو کردو لە ناو کووردا، یعنی زانەی بەڵێ تەکنۆلۆژیم بڵاودا لە سۆشیال میدیا. الحەمدوللا باش بوو کەسانێکی زۆر یعنی ئەوە بوو جوان لێگرتم ئەو شتانە. پاش 2020 یعنی حەزێکم بۆ دروست بوو کۆمیونیتیەکەم بگۆڕم بڕۆمە ناو ئینگلیزەوە بەس ئەو ئینگلیزیێکی زۆر باش و یعنی نازانی بەس تێگەشتێکی کەم بوو ئەوانە ئیتر بنەمای ئەو 2 ساڵە هەر بەردەوامسەی فیلممە کردوانە ئەلحەقی ئیسفادەی زۆر نێ بچکم هاگە بتێ مەسە ئەوکەوە کورسی ئێوە کە زۆر مالیەکەن پابەتمانەکەن خۆت مثلا لەمە خۆم وانی بنمونە هەنێک بەڵێ کەسێ خۆی وایە بەس ئەو ئێستا والات و پابەت نەبوو ئەنگلیزیەکەم زۆر باش نەبوو بەس ماوەسا کە بەشداریم کرد یعنی ئامانجە سەرەکیەکەم ئەوە بوو لەناو ئینگلیزا بم بە کۆنتنت کریتر. طبعا يعني هاتون بۆ ئێرە ماوەسای یەکەم مانگمە طبعا بەشداریەکەم بەڵێ هەرچەنەکە هۆکو خۆتان لە باسیەکەن تەنات مامۆساکانی کەش باسی ئەوەکەن کە ترسەکانتان بشکێنن ڤیددیو خۆتانکەن ڕیکۆردیکەن. من یەکەم مانگم یعنی ئەر هەفتەی چوارەم بووم بوو دوای ئەوەی کە خوێندم ئەو شتانە دام نابوو ماوەسام کە 6 مانگەکە لای بەڕێستان تەواوەکەم اینجاکەم بەدەستکەم بە دروستکردنی ڤیددیو تا زمان و چاکترە هەر بێ ئەو بشیت. کاتە. بەس ئێستا مامۆستا ئەگە بکرێ ڤیددیۆیەکی سەوتی خۆمە کە لە مانگی یەکەم ڕیکۆردم کردە کە سکریتەکەی خۆم بە ئینگلیزی نووسیمەوە هەر لەگەڵ ئێوە تەوان ئەگە ئاسایی بێ تقریبان زۆرمان سلسلکەیەکە پێخۆشە، ئەمسەگەم زۆرمان فەرمو. پێخۆشە بێت. It's Vision Pro headset, and it could change the way we experience virtual reality. It starts at $3,499 and features a stunning design, super clear display, amazing sound, and eye tracking. But that's not all. Meta Quest 3S and Samsung upcoming Infinite headset are also shaping the future of VR and mixed reality. مامۆستاگیان ئەوە هەر بژیت. یعنی لە مانگی یەکەم چی خۆ مامۆستا ئەوە ئەگە هۆکارەکەی چی بوو یعنی ئەوە ممکن بەزی مامۆستاکانتان کە خۆتان شەرمتان یعنی ئەو شەرمەی کە من هەم 2 ساڵە ئێوە ڕێک بە منتان شکان یعنی ئەلحەقی ئەوە بۆ من زۆر بوو خاصن یعنی یەک لەو مامۆستایان ێگە حەز بکەم لێرە ناوی بێنم بەزی زۆر هاوکار بە مامۆستا حەمرینە ئەلحەقی یعنی سپاسێکی. ئەزیان وەکو چۆنە مامۆستا وەکو ئەوە نییە بڵێ مامۆستا ڕێک هاوڕێ مەسیجەکان بە تەواو مامۆستاکانی کرد ئەوە زۆر خۆشە یعنی ئەوای لەمە کە لە مانگی یەکەم بتوانم یەکەم ڤیددیو خۆم ڕیکۆردکەم کە ئەو شتی 2 ساڵە یعنی هەر سەوتی خۆم ڕیکۆرد نەکرد ێستا هاتوون ڤیددیو خۆ ڕیکۆرد دەکەم یعنی ئەوە زۆر بۆ من باش بوو مامۆستاگیان. تا ئێستا چەند مانگت خوێندووە لە دیپلۆمی وەرگێڕان؟ مامۆستا ئێستا مانگی یەکەمە امتحانی کۆتاییم نەکردو. لە چ شتێکی پرۆگرامەکە ڕازیت لە مانگی یەکەم چ شتێکی زۆر هەستەکەی بەسوود بووە؟ وەڵڵاهی مامۆستا ئەوەی کە زۆر بەسوودە بەڕای من ڕاستکردنەوەی وشەکان دەربڕینی وشەکان کە من خۆم زۆر سوودم لێ بینیوە ئەگری هەیە بۆ یەکی کە جیاوازە بەڵام وەکو ڕاستکردنەوەی وشەکان دەربڕینی وشەکان بە ئینگلیزی و بەریتانی زۆر ئیسفادە طبعاً تەکنیکی فلاش کارتیش ئەوە هەر بۆ خۆی بێحەلە هیچ یعنی لەگەڵ ناوەترێ. هەر بشیت زۆر خۆشحاڵ بووم. ئینشاڵڵا هیوادارم بتوانی باشترین چەنەڵ هەبێ بە زمانی ئینگلیزی. ئینشاڵڵا مامۆستاگیان زۆر سپاسانەکەم هەر بژیت سەرکەوتوو بێ ئینشاڵڵا. زۆر خۆشحاڵ بووم.